بسم الله الرحمن الرحیم. سلام و ڕەحمەتی خواتان لێبێ بینەران و بیسەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی پەیام. لە هەر کوێک هەن داواکارین لە خوای پەروەردگار تاعات و عیبادەت و ڕۆژ و نوێژ و پەرستشی ئەم مانگەتان لێ پیرۆز بکات و لێتان قبول بکات ئینشاءالله. خۆشەویستان و بەڕێزان، لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی سەدای زێڕین لە کەرکووکی بابە گوڕگوڕەوە دووبارە لە خزمەتی ئێوەی زێدە خۆشەویستین. ئازیزان و بەڕێزان، لە ئەم بەرنامە تایبەتەدا کە لە شاری کەرکووکەوە پێشکەش دەکرێت، پێمان خۆشە بچینەوە حزور و خزمەتی سەدا زێڕینەکان، پێمان خۆشە بچینەوە خزمەتی مامۆستا ئازیزەکانمان، ئەو مامۆستایانەی هەمیشە لە خزمەتی قورئان و پەروەردەی قورئان و وشە جوانەکانی قورئاندان. بۆ ئەڵقەی ئەمڕۆ میوانێکی زۆر تایبەت، زۆر خۆشەویست لە دڵی ئێمە و ئێوەدا لە بەرنامەکە لەگەڵمان بەشدارە. پێم خۆشە لە زاری خۆیەوە بیناسین، پێناسەیەکی کورتی خۆیمان بۆ بکات، دواتر گوێبیستی دەنگ و ئاوازە قەشەنگەکەی ئەبین کە هەمومان بە دەنگی سەرسامین و هەمومان بە گوێبیستنی دەنگی خۆشحاڵە بین. جەناوی مامۆستا بەخێربی. زۆر زۆر سپاس سەرچاوان، خۆشت بەخێر بیتەوە. سەلامەتی حیاتم، مەمنونم. پێم خۆشە لە زاری خۆتەوە خۆتمان پێ بناسێنی و دوای ئەوەی کە جەنابەت خۆتمان پێ ناسێنی بە خێراتنێکی ئەم میوانە بە ڕێزانەش بکەی لە بری منیش بۆ ئەوەی ماندووبوونیان بەرز بنرخێنین. سەرەتا حەزەکەم خێراتنەکە بخەمە سەرەتاوە بە خێراتنی تەلەڤیزیۆنی پەیامەکەم بۆ بەسەرکردنەوەمان بۆ شاری کەرکووک بۆ مزگەوتی شێخ عەبدولجەبار ئەلجەباری و بە خێراتنی نوێژخوێنانی ئەم مزگەوتە ئەەکەم کە لەم بەرنامەیە ئەوانیش ئەرکێکیەشن و ماندوو ئەبن و لە خزمەتی قورئانی پیرۆزە هەمان دائنیشن بە هیوای ئەو ئینشاءالله لە بەرەکەتی قورئانی پیرۆز خوای گەورەی بێ بەشمان نەکا. ئامین. و من نازناوم سەید محەممەد جەباریە لە شاری کەرکووک دائنیشم و لە بەرواری چواری 1972 لە شاری کەرکووک لە دایک بوومە. ناوی حەقیقیم محەممەد فەخرەدین سەعید جەباری سەیدی موسەوین، طبعا ئەولادی موسای کاظم کە ئیمامی حەمزەیە مێمان پێوەترێ حەمزاوی موسەوی. باڵێ لە خزمەتدام، لەشتان ساغ بێ، خوای گەورە تەمەتان پڕخێر و بەرەکەت کە هەروەک ئینشاءالله لە ڕابردوودا جێدەستان دیار بووە لە بواری قورئان خوێنیدا، لە بواری مەدح و سەنای پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام، هەر ئاوهایش هیوای بەردەوامیتان بۆ خوازین. بەڵێ بەڕێزان، بە ناوی ئێوەشەوە بە خێرهاتنی سەرجەم ئەو خۆشەویستانە ئەەکەم کە لێرە لە مزگەوتی سەید عەبدولجەبار جەباری ئامادەن کە لە شاری کەرکووکە هیوادارین بەرنامەیەک پێشکەش بکەین ببێتە مایەی قبوڵکردنی لەلایەن خوای پەروەردگار و ئێوەی ئازیز و خۆشەویست. کاک سەید، پێم خۆشە لەو پرسیارەوە دەست پێ بکەم. جەنابەت دەمێکە لەم شارە مەشغوڵی قورئان خوێندن و دەرس و دەور و بوارەکانی قورئانی بە هەموو معناکانەوە. جەنابەت لە تەمەنی چەند ساڵیەوە دەستت کردووە بە قورئان خوێندن؟ سەرەتا لە ساڵەکانی قوتابخانەی ناوەندی بووماتە لە متەوەستا. هەر کەسێ لە سەرەتاوە تەبان چۆن سایەقێک تازە فێرە بێ، منیش هەروە ئەچوومە ئەو مزگەوتانە لەوێ خواخۆم و جێم بکەنەوە هەندێک قورئانیان بۆ بخوێنم لە ڕۆژانی جومعەیە، لە مەحفەلی شەوی جومعەیە یا لە شەوی دووشەم لەسەر سێشەم مزگەوتەکانی ئێرەوەکو عادەت لێرە شەوانە قورئانی پیرۆزیانە خوێنیە. و سا منیش ئەوەم بە فرسەت ئەزانی ئەگەر فەراغێک لە شوێنێکا بووبایە لەو مزگەوتانێکەوە ئێستا نەماوە. یەکێ لەو مزگەوتانە مزگەوتی جنگلاوایان پێ ئەوت بە تەمەنەکان ئەوان ما بێتن ئێسا بەبێنیان دێتەوە. جا نزیکی ماڵی خاڵۆیەکم بوو، لێ خاڵۆژنێکم زۆر زۆر مشجع بوو بە من، کاتێکە منم خوێنی زۆر تەشجیعمی کرد، وای 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 لە دەورت گەڕێم چەندێ دەگەت خۆشە، منیش ئەوەنێتر باڵام پێکرد لەو تەمەنەیە. طبعا تەشجیع زۆر مهمە بۆ ئینسان. ئەوە ئەو کەسەی کەوا مەسەلەن ڕۆخێنەر بێ بۆ قیامەتی زۆر زۆر خەتەرە. بۆیە من کۆمەڵێک کەس هەبوو لەو کاتەیە کە تەشجیعمی کرد لەو تەمەنەیە کە قورئان بخوێنم و یاخود مثلا هەوڵ بم بۆ ئەوەی کەوا فێری ئاواز بووم و فێری شێوازی قورئان خوێندن و بە تایبەتی لە شێوازەکانی قورئان
بەغدادیەکان. بەڵێ بەڵێ زۆر باشە. ئەو کاتە لە ناوەندی واتە تقریبا عمری ناوەندیە کاتە 14-15 ساڵەوە ئیتر بەسەرەوە لە 6 ساڵ بێ و تەندروست باش بێ ئینشاڵڵا. پێم خۆشەوەکو سەرەتای بەرنامەکە چەند ئاەتێک لە قورئانمان بۆ بخوێنیتەوە، هەم بەرنامەکە ڕۆشن و قەشەنگتر بکەین، هەمیش گوێگران ئاشنا بکەین بە قورئانی پیرۆز. بەسەر چاو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون. لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة، أصحاب الجنة هم الفائزون. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم. هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر. سبحان الله عما يشركون. هو الله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم. صدق الله العظيم. جزاك الله خير الجزاء. خوای گەورە پاداشت بداتەوە، دەنگت هەر زوڵاڵ و قەشەنگ بێ ئینشاءالله. مامۆستا گیان، مامۆستا قورئان خوێندن فەنی هەیە، هەموو کەسێک لێی نازانێ. مەبەستم لە هەموو کەسێک لێی نازانێ، خوای گەورە بەهرەی دەنگخۆشی بە هەموو کەسێک نادا. هەیە لە باشەیە بەکارێنێ و هەیە لە خراپەیە. ئەو بوارەی کە جەنابەت بەکاری ئەهێنی تایدا کە قورئان خوێندن و سرود وتن و کۆمەڵێک بواری ئاینیە، ئەمە تا چەند هەستەکەی جێ خۆی کردوێتەوە لە ناو خەڵکیە؟ بە گوێرەی ئەوەی کە ئێمە تەمان بۆ خۆمان بڵێت و بۆ خۆتی خوێنی ئەوە نهێنیە کە لە بینی خۆت و خوایە. بەڵام کاتێ بۆ جەماوەر ئەبینی، یعنی ڕوخسارەکان ئەبینی کاتێک کە ئەخوێنی کە پێی مرتاح بێ یا پێی نامرتاح بێ، ڕوخسارەکان ئەبینی لێ تۆ خۆت جەماوەری خۆتە ناسی لە چ مستەوایەکی بۆ خوێندنی قورئان یاخود بۆ سورەت خوێندن. طبعا یعنی تۆ ئێستا تەشبیه نەبێ، داعیشی لە خزمەتی مامۆستایەکە وتارە لێ کە تەماشا بکە جەماوەرەکە دەسەکاتە باوێشکەدان یا خەوی دی یا درێژەی پێدا یا ئوسلوب و فەنی خطابەتەکەی بە شێوەیەک نییە، ڕائسەن دەبێ ئەو مامۆستای خۆی بزانێ کۆتایی بە وتارەکە وێن درێژەی پێ نەدات، یعنی مەسەل دێنم وەکو مەسەل. جا تۆش ئەزانی کاتێکەوە بیسەرەکەت ئەگەر توانایی نەما لە هەستگردن یا گوێگرتن دەبێ خۆت بزانی، دەبێ لە دەستخۆشیەکانی دەوروبەرت دیارە مەسەلەن کە تۆ ئامانجەکەی خۆتت پێکاوە یاننا یان وتە یاننا.
ئەوەندەی من بزانم جەنابەت کۆمەڵێک وڵاتت کردووە واتە سەردانی کۆمەڵێک شوێنت کردووە لە کۆمەڵێک شوێن دیاریت بەدەست هێناوە لە کۆمەڵێک شوێن تەکریم کراوی ئەکرێ گوزەرێک بەو سەفەرانە تا بکەین کە بزانین بۆ شوێ چووی لەکوێ بەشدار بووی لە مەحفەلا لە ئەو شەهادانی کە بەدەستت هێناون مەبەستم ئەو ڕێز و تەقدیرەی کە بەدەستت هێناوە بەڵێ شەهادی تەقدیریم هەیە لێرە لە چەند ساڵێکی پێش ساڵەکانی پاشی 2003 مەجلیسی وزەرا شەهادەی بۆ قورئان خوێنەکان کرد ئەوانەی لە مستەوای مەسەلەن کۆمەڵی قورئان خوێنەکانن من یەکێکم ئەندامێکم لە کۆمەڵی قورئان خوێنەکانی کەرکووک کە سەر بە بەغدایە و شەهادەی ترم هەیە شەهادەی تەقدیری ئەهلی تەسەووف و بانگێشت کراوم لە ئەستەمبولەوە بۆ ئەوەی کە چوومە لەوێ ئیشی کلیپیم کردووە و بەژاریم کردووە بە قورئانی پیرۆز و سرودوتنەوە بە کوردی لە شاری ئەستەمبول و چەند جارێک بانگێشت کراوم لە حکومەتی ئێرانەوە بۆ بەڕێوەبردننی مەراسیمی ئاهەنگی وەلادەی پێغەمبەر صلی الله عليه وسلم 2 ساڵ لەسەر یەک لە ڕێگای گەوری شاری پاوە مامۆستا قادر قادری بان کراوم و ئاهەنگەکەم بۆیان جێبەجێ کردووە و توانیومە مەسەلەن کۆمەڵێک خەڵکێکی مەسەلەن دەوروبەر ڕەزامەندی لەسەر دەنگم بکەن وەکو مرشد و ڕاوەری تەریقەتی قادری لە مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم مەدینەی خۆشەویست ئەوە لەوێ حتا سرودەکانم بەعزێکی لەبەر کردووە بە کوردی ماشاءالله کابرایەکی عەرەبی سعودیە و سرودەکانی منی لەبەر کردووە بە کوردی و ئەگەر هەڵوێستەیەک لەسەر سعودیا بکەین جەنابەت دیاریەکت بەدەست هێناوە لە مەکە یەکێکە لە کیسوەکانی کەعبەی ساڵی 2013 چواردەیە بەخوا بزەبت لەبیرم نییە پارچەیەکە لە کیسوەی کەعبەی یا حەی و یا قەیوم من بە تەلەفۆن پێمیانوت کامیان هەڵەبژێری ئەوانەی لە دەوروبەری کیسوەکانی کەعبە لە تەنیشتێتی بچووکەکان هەیە لە تەنیشتی نووسراوە یا الله یا ئەحەد یا قل هو الله ئەحەد یا پارچە بچکەکان فمن یا حەی و یا قەیومەکەم هەڵبژارد ئەمە بۆ هەموو کەسێک نییە بێگومان وەکو تەقدیریە بەڵێ زۆر باشە پارچەیە لە ئەو بەسەرەن قوماشەی کە لەبان قبری پیرۆزی پێغەمبەرگیانە صلی الله عليه وسلم کە بە تەختیت نووسراوە صلی الله عليه وسلم بە سەوز و ئەوە خەتخەتە پارچەیەکی تقریبا بەقی ناو لە پێکم زیاتر وەرگردووە لەوە بە خەڵات مامۆستا قورئان خوێندن هەموو کەسێک ئەتوانێت قورئان بخوێنێ بەڵام هەموو کەسێک ناتوانێت لە بەردەم خەڵکییا قورئان بخوێنێ یا ئیدائیکە ئەو جۆرە حاڵەتە شەرمە چییە کەوا لە قورئان خوێنەکە مەسەلەن بپەشۆکێ ناتوانێت بەردەوام بێ مەسەلەن تەنگە نەفەس ببێ بکەوێتە لەرزین ئەوە چۆنی ئەو حاڵە ئەزانی چۆن شەرمیش هەستێکی ئادەمی زادە ڕەنگە هەندێک جار ئینسان بەدەستی خۆی نەبێ بەنسبەی من يعني طبيعية لام يعني سرشتية اشتك نية لام مثلا كداني شم يا بو برنامج ياخذ بو بيش نيجي ياخذ بو وتاروت نوا اشتكي سرشتية لام بلام هيا وتا يستشبيوا رفيقي خوم هيا تا يستعل تنشتي منها هستي لجولة ويا هستي شرمي هيا جوانا ناتواني بكاملي حقي خوي در بري أهلي اختصاصي قرآن خوندن أولا كدائم سرقالا بقرآن خوندن وهميشا وظيفان أويك لمزقوت ولا شونانا قرآن خونا بيقومان جنابد وظيفتي من كارمدي تندرستيم فرستارم لأنه خوشخانة برفرسي بوم أويكي كاميرا وتحمل منك برفرسي أو نهوم يا بوم بلام إستا لا بركيدا تندرستيم لشاري كركوك إستا جنابد لشاري كركوك بواري تندرستي كارك بلام قرآن خونيشي بله الحمد لله مزقوتە جنابت ئیدارەکەی بله الحمد لله بله الحمد لله پێش مێژوێرم بله لەش ساق بێ ڕا سەلامەتت کا یاخوا پەروەردەی ماڵ و منداڵ بۆ قورئان خوێندن بله توانیتە مەسەلەن ئەو حەق بە پڕەی جەنابەت بگوازیتەوە بۆ ماڵ و مناڵەکەت بۆ ئەولادەکانت هەوڵی بۆ ئەدەم کاکەمە ئەم کارەی کاکە سەی محمود هەوڵی بۆ ئەدەم بەڵام نێتە دەسەڵاتی من نییە ناو چەمان و قسمەتە هەوڵی بۆ ئەدەم بەتاکید تا ئێستش پێوە هەوڵی بۆ ئەدەم لەش ساق بێ عەرەبی سەلامەت کا یاخوا جگە لە بواری قورئان خوێندن بەڵێ جەنابەت وان ئاسراوی کە لە بواری مۆشیحات و لە بواری مەدحی پێغەمبەر صلی الله عليه وسلم صلی الله عليه وسلم هەروەها لەو بوارانەی تر کە تایبەتمەندن بە سرودی ئاینی و بە کۆمەڵێک بابەتی
هوەری ئاینی بەڵێ. دەستێکی باڵات هەیە توانم بڵێم تاکە کەسی ئێستا لە نێو هوەری ئیسلامیە دەنگێکی زوڵاڵت هەبێ بەردەوام کاری نوێت هەبێ جارێ حەزەکەم بزانم چۆن توانیوتە مەسەلەن تەوفیق بکەی لە نێوان ئەم هەموو ئیش و کارەی خۆت و ئەم هەموو کارە جوانی کە پێشکەشیەکەی تۆ جاری هەرچی دەنگخۆشیە لە منی مەڕەن من خۆم بە یەکەمی کوردستان ناخوێنمەوە جا خۆتیش یەکێکی لەو دەنگخۆشانەی کەوا لە کوردستانە سرود ئەڵێیت و ستایشی پێغەمبەر ئەڵێیتەوە و کەسێکی بەتوانای الحەمدوللا ناوە بڵێم خۆت دەڕۆوەی لە پاشان دەنگخۆشی خۆش زۆرە لە شاری کەرکووک لە غەیری کورد عەرەب هەیە تورکمان هەیە دەنگی خۆشیان هەیە و لە هەولێر دەنگخۆشی زۆر هەیە هەموو دۆستی منن لە سلێمانی دەنگخۆشی چاکچاکی هەیە ئەمجا من ڕێز و سڵاو و خۆشەویستی و احترام و تەقدیرم بۆ هەر هەموویان هەیە احترامیان ئەخەمە سەری سەرم و سەری چاوم بەڵام وەکو من خۆم بەوە ناخوێنەوە ئەوە ئەتوانێت جمهور لەسەر ئەوە ڕەئی بدا بە من لە چی مستەوایەکەم یا لە چی قۆناغێکم لە سرودوتنەوە بەڵام الحەمدوللا توانیمەکەوە ئیشێکی وا بکەم جەماوەر لە خۆم ڕازیکەم لە کورد و عەرەب و تورکمان بەڵێ سوپاس بۆ خوا الحەمدوللا چیمان پێشکەشەکەی لەو بوارە حەزەکەم ئێستا هاتوونێتە دەرەوە لە بواری قورئان ئەچینەوە سەری ئینشاءڵڵا بەڵام قەدەغە نییە یعنی لە ناو بەرنامەی قورئانە دەچین ئینشاءڵڵا وەکو ناوبڕێک حەزەکەم شتێکمان پێشکەشکەی چاوت خۆش سەلامت لێبێ سەروەرم لێرانەوە تا مەدینە ئەو دڵم شێت و شەیدایە هەروە لە شین و گرینە هەر وەکو کورپەی بێدایە نووزە و ناڵم پڕ دنیایە بێکەس و حەیران و ماتم شنەی سەبوریم بۆ نایە یا حەبیب الله عاشقاناتن بەدەستا بە شەوقی باڵای یارەوە بۆنێ غەتری باڵات بکەن بە قوبەی سەوزی کاڵەوە یا حەبیب الله تۆ بەشیر و ناذیری تۆ سیراج المنیری تۆ بەشیر و ناذیری تۆ سیراج المنیری تۆ خاوەنی تەئسیری لحشر وله ميدانا يا رسول الله جانا بوني جسمة ريحانا برحمومي هراباني روشت دبار زوجوانا لقى المهاجرين تون بشاري مدينة لقى المهاجرين تون بشاري مدينة لبيناوي أمدينا زورت بيني تنقانا يا رسول الله جانا بوني جسمة ريحانا برحمومي هراباني روشت دبار زجوانا لكورو لمزلسة هميشة يا رسول الله جانا وتريتوا پێغەمبەر صلی الله علیه و سلم قبری منەوەری لە مەدینەی منەوەرە جەنابەت چەند جار سەردانیت کردووە بە ئازایی من نییە بە قودرەتی خوا و بەهێز و جەبەروتی رب العالمین ئەوەندە عاشقی بۆمە حەزم پێ کردووە کولی ساڵێ لە مەوسمی حەجە لە کاتی گەنجەتیە بەر لەوەی کە هاوسەرگیریش بکەم دڵم پڕ بۆ تێرگریاوم لە کاتی حەجە کە تەماشای عەرەفەم کردووە و تەماشای مەدینەم کردووە بۆیە حەجی گەورەم کردووە و 12 جار تومەتە زیارەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم 12 بۆ سەر وازام 12 یا 13 لەبیرم نییە کاچی تاوێ هەستت چۆنە بەرامبەر بە قبری پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو خەڵکە ئەبینی هەموو بە جۆش و خرۆشەوە سەردانی ئەو قەبرە مبارەکەکەن واللهی هەستێکی گەورەیە تعبیر ناکرێ بە قسەکردن ناوتری یعنی زۆر گەورەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئەم پەیامەی گەیانوێتە ئەم ئومەتە بەم هەموو ئازار و ناڕەحەتی و بەم هەموو معاناتە چۆن ئەتوانین ئێمە وەکو پەروەردەی دەستی ئەو پێغەمبەرە نازدارە پاداشتی بکەینەوە ئەمە کەمترینی پاداشتە کاتێک کە دائەنیشین کە ناوی پێغەمبەر دێ وەڵامی سەڵاواتەکانی بدەینەوە یا بتوانین مثلا من بە دەنگی خۆم بتوانم چەند قەسیدەیەک بە پێغەمبەر صلی الله علیه و سلم بڵێم ئەمە يعني لهيتي كمتريني خزمتها بو حضرة رسول الله صلى الله عليه وسلم
کەمترینی پاداشتە زۆر 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 کەمە. پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاگاداری دەور و پشتەکەی و ئومەتەکەیەتی بێگومان ئاگادارە. چ هەستێکت هەیە حەزەکەی بڵێ چی؟ ئەو کاتی کە باسی ئاگاداری پێغەمبەرێک لە سا سەلەم حەزرەتی وەیسم بەبیرەکەتەوە کە تاریخی حەزرەتی وەیس کە باسی ئەکا ئەڵێ پێغەمبەر بە ئەسحابەکانی ئەفەرمی ئەگەر هات ئەگیابینیتان داوای لێ بکەن دوعای خێرتان بۆ بکە دیارە لە مەحەبەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەرچی دانی هەیە تاریخ وە ئەڵێ مێژوو ئەڵێ دانی لە دەمیان نەهێشتووە هەمووی هەڵکەندووە کاتێک پرسیار لە ئیمامی عومەرەکە ئەڵێ لە ڕۆژی ئوحودا یا هەست و هۆشم ئاگدار بوو کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕوباعی شکا بوو دانی شکا بوو منیش هەستامی کردانەکانم دەرکردە دەرەوە ئەفەرمێ وتم نەک ئەمە نەبی ئەوی تر بێ نەک ئەوە نەبی ڕیوایەتی عولەما ئاوای عەڵێ هەرسی و دەگانەکەی لەبەر خاتری مەحەبەتی پێغەمبەر کە دانیشکاوە دەری هێناوەتە دەرەوە ئەمە یەکێکە لە خۆشەویستیەکانی بۆ پێغەمبەر یا بیلالی حەبەشی مەسەلەن کاتێک لە دوای مردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بانگ ئەدا تەماشا ئەکا لە ژوورەکەی پێغەمبەر دەرناچێتە دەرەوە عليه الصلاة والسلام دیارەوا سۆز و عشقی وا کۆڵاوە لەگەڵ عاشق و معشوقا کە ئەڵێ ئەشهەد و ناڵێ ئەشهەد ئەنە محەممەد ڕۆژ لە ژوورەکەی دەرناچێت لەوەش خۆیەچێ لە پاشان داوا لە ئیمامی ئەبوو بەکر سەدیقەکە ئەڵێ ئەمەوێ مەدینە جێبیە لەم ئەمیش زۆر بەلایەوە زەحمەتە بێکە یەکێک لە محبینی پێغەمبەر و بانگدەری پێغەمبەر مەدینە جێبێ لێ لە عەهد و خلافەی حەزەتی ئەبوو بەکرا ئەڵێ نا مەڕۆ ئەڵێ ئەگەر بخوا منت ئازاد کردووە ئیزنم بە با بڕۆم ئەگەر نا بۆ دنیای شقی ناکە من مادام منت ئازاد کردو ئەمێنمەوە وەڵێنە وەڵڵا من بۆ خۆتۆم ئازاد کردووە لەبەر محەبەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمنش حەزەکەم هەر لە ناومانابی بە هەر حاڵ سەری خۆی هەڵەگرێ و ئەچێ 13 ساڵ لە شامە بێ ئەوە ڕیوایەتی عولەما کە ئەگەڕنەوە شەوێکیان پێغەمبەر دێتە خەوی کە هەڵمەت بۆ پێغەمبەرە باو دەستی پێغەمبەر ماچەکە کە پرسیاری لێ ئەکا ئەڵێ ئاوا بیرمان ناکەی ئەوە چەند ساڵی ئێمەت بەجێشتووە کە ئیزن لە ماڵ و مناڵ و بەجیان دێرە دیسان جارێکی ترەگەڕێتەوە مەدینە کە دێ ئەچێتەوە یەکسەر بۆ مەرقەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وچێتە سەر خۆڵەکەی حەزرەتی رسول الله صلی الله عليه وسلم تێر لەوێ ئەگەریە حتا ئیمامی حەسەن و حوسەینی کوڕی فاتیمەی زەهرا ئەبینێ ئەلەوێ زۆر ڕجای لێکەن کە بانگیان بۆ بدا دیارە ڕێوایەتەکان بە یەک دوو جوارە بەڵام ئەکسەری ئەوە یەکەن بانگی بەیانیە کە بانگەدا خەڵکی مەدینەوە ئەزانن پێغەمبەر زیندوو بووەتەوە صلی الله عليه وسلم جارێکی تر مەدینە هەڵەسێتەوە هەموو دێ بۆ نوێژ هەموو ینی چۆن بڵێ قوتە بنەوە دێن کاتی نوێژە بێ وازانن پێغەمبەر صلی الله عليه وسلم نەمردووە و زیندوو بووەتەوە لە مناجات بووە ڕوحی پێغەمبەر ئاوا لەگەڵ ئێمەیە یعنی ئەو بێگومان ئەوە بە حەدیثی پیرۆز کە ئەفەرمیێت چۆنیە و ئاگای لە ئومەتەکەیەتی ئەگەر چاکە بکەن شکری خواکەم ئەگەر خرافەش بکەم ئستیغفاریان بۆکەم ماشاءالله خوای گەورە پاداش باتەوە دڵمانت پڕ کرد ماشاءالله لێوێ خوای گەورە انشاءالله بە ئەوەی کە منەوەر و مبارەک و مشەرەف نەبووە بە زیارەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە زیارەتی ئەو شوێنە پیرۆزە انشاءالله بە زووترین کات خوای گەورە بە نەسیبی بکە مامۆستا دووبارە بگەڕێمەوە سەر بواری مەدرسەی قورئان لە شاری کەرکووک باڵێ جەنابەت جگە لەوەی کە خۆڕسکانە توانیتە بیتە ناو ئەم دنیا خۆشەوە بەگوێگرتن و بە ئەوانە لەژێر دەستی مامۆسای ئاینیە فێری قورئان خوێندن بووی بە تایبەت بڵێم مامۆسایەکی ئاینی دانیشتووە دەرسی سید محەممەد جەباری داوە نا ئەمە بەهرەمەندیە و فێر بوومە و سەماعین بەقووەتە هەبووە هاوکاریمی کردووە هەبووە هاوڕێ هاوپیشەی خۆم هاوکاریمی کردو و سپاسیەکەم لێرەوە بەڵام وەکو مامۆستایە بچم لە بندەسیا دانیشم مەسەلەن دەرس بخوێنم نا ئەمە ئەم بەهرەمەندیە خوای گەورە پێمی بەخشیوە باشە پێت وایە لە کەرکووکە توانراوە مەسەلەن زۆرترین قورئان خوێنی تیا دروست بڵێ زۆرترین مامۆستایی بواری قورئانی تیا دروست زیاتر لە بەغدا یعنی ئینی زۆرترە و بەڵێ مامۆستای چاکی لێیە ئەتکا بە قارئی قورئان و قیرائی سەبعیش و ئینکار ناکرێ شاری کەرکووک من چووکی شارەزای هەولێر و سلێمانی نیم بە چەشنێکە بڵێ زۆر بەڵام شاری کەرکووک تەنها کورد نا لە تورکمانش و لە عەرەبی زیاتر من ئێحتیمامەکە تورکمانیش ئێحتیماماتیان زۆرە لەو قاریئانەی کە زۆر ئێحتیمامی پێدرێ و خەڵی گوێی لێ ئەگرێت چونکە سەوت و سەدای سەوتێکی بڵێن حەزینی پێوەیە یەکێک لەوانە بەڕێز قاری عامر کاظمیە باڵێ
ئەم قاریئە توانیوێتی مەسەلەن لە ئەو سەری عێراقەوە تا ئەم سەری عێراق بە هەرێمی کوردستانیشە توانیوێتی مەسەلەن جێدەستی دیار بێ خەڵی گوێی لێ بگرێ لەو بوارە مەسەلەن ئەگەر وەکو تەقلیدیش بێت جەنابەت توانی شتێکمان بۆ بخوێنی والله وەکو عامر من تا ئێستا تەقلیدیم نەکردووە بەس خەی ناگە هەوڵە دەم بس اگر اوتم كل داوي زاد اويك جناب دود اكري ان شاء الله لا يكلف الله نفسا الا وسعها. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما وقل لهما قولا كريما واخفض لهما جناح الذل من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرا ربكم أعلم بما في نفوسكم إن تكونوا صالحين فإنه كان للأوابين غفورا وآت ذا القربى حقه والمسكين وابن السبيل ولا تبذر تبذيرا إن المبذرين كانوا إخوان الشياطين وكان الشيطان لربه كفورا صدق الله العظيم. كاكا محمد بن زور اهتمام نداوم بالتقليد بالزور زور يعني اهتمام داوم بوي كوا شوازي تايبتي خم بخيرم جوانا ما وصل اما اسال مانجي رمضاني بيروزاين لما مانجا بيروزيا زورتر بونا عيني كان زياتر ابن زورتر خلق اهتمام بقرآن دا انشاء قرآن خونا قرآن ختمك جنابت قرآن ختم كردوا الحمد لله والله رمضان كل دي رمضان دس فيها كم بلام چونكي لبر سرقالي دوام تاديم وكاتك اسراحاتك متاديم واقامو مزقود بوي كوا بيش نجيان بوب كم طبعا هركسي معاناتي خوي هي خلقي نازاني مثلا تو ابيني برونق كوستايل كوا ازاني تو اسا مثلا فراغ زوره بلام اتوانم يك ختمي قرآن بكم يعني ببيع مبالغة هم وصالك أتوانم ختمي بكم لو زياتر كاتم نية لم مزقوتيا ياخذ لم مزقوتكاني أمشاريا حلقي ذكر وقرآن خوندن وختمي جماعي وأم زورة كارانا بريكن ليرا بلين لم مزقوتيا يقدو مثلا قطابي مهبو بوماويك هندي هاوكاريان وكردو لقال يعني هبو بلام تایبەت خۆل بکەینەوە ئێستا نه لە شوێنی ترا خۆلم زۆر کردوێتەوە و تەلەبەیشم زۆرە لە کوڕ و لە کچ وادی خۆی کاتێکە 6 ساڵێ لە مزگەوت جامع المستەفا لە مزگەوتی ڕەشیداوە ئێستا ئەو قوتابیانێکەوە دەرسیان خوێندووە و یا ئەو کاتەوە کوێسا نەبوو داری دەستی منی خواردووە ئێستا بەبیری دێتەوە کە زۆر هەوڵم داوە لەگەڵ ئەو قوتابیانەیە خاصەتەن لە مەوسمی هاوینانی تەلەبەیە کاتی عوتڵەی ڕەسمی پشوو توانی مەکە خۆل زۆر بکەمەوە بۆ ئەوانە حتما بینەرانی بەڕێز و خۆشەویست ئێمەش یەکێک بووین لەوانەی کە لەژێر دەستی مامۆستا محەممەد و ئەمسالی مامۆستا محەممەد فێری قورئان و بوارەکانی قورئان بووین خوای گەورە پاداشتت بداتەوە مامۆستا ئەگەر باسێک لە جۆرەکانی قورئان خوێندن بکەم ئێمە مەقام بەگشتی
ئەم وڵاتە ناسراوە بە وڵاتی مەقامات ڕاستە لە دەرەوە ئەوە نییە کە لە عێراقا هەیە بە نمونە ئێمە وڵاتی میسر وڵاتی سعودیا هەرگیز قاریەکی میسریان قاریەکی سعودی ناتوانێت قراءەیەکی عێراقی زۆر قورسە بەڵام قاریەکی عێراقی یا قاریەکی کوردستانی دەتوانێت ئەتوانێت ئەدای ئەوان بکات ئەم بوارە ئەمە عیلمە ئەمە بڵێن شتێکی نووسراوە و بڵێن وەکو کتێبێک دابین کراوە بۆ ئەم خەڵکە فەنە هونەرمەندیە یعنی هونەر شێوازی دەرکردنەکەی قارئ قورآن هونەرمەند یعنی شێوازی ئەوەکەی کەوا ئیدائی ئەکا هونەرە بەڵام مێژۆکەی تازە نییە ئەمە لە دێر زەمانەوە ئەمە هەیە لە بەغداد مەشهورە بە مەقامات ئێستا مەسر هەر یەک جۆری هەیە ئەو شێوازی کەوا ئەیبینی مامۆسای گەورە و پایەدار خوا باداشتی باتەوە شێخ عەبدولباسط عەبدولسەمەد یا منشاوی و یا قاریئەکانی تر کەوا ئێستا ئەوانە کە ناویان لە ناواناتە لە مەسەر یاخود قاریئەکانی سعودیا بە شێوەی حیجازی تەرتیل دانیشیە زۆر بەکەمی ئەتوانی یا من تۆزێک گوێم کردووە ئەڵێ قێراءەت ماهر معاقلی بصوت بمەقام بەغدادی ناتوانێت ینی دقەیە لەسەر 2 دقە ڕاکە لە ناو مەقامەکە گەرگەڕەگەرێتەوە سەر حیجازیەکە بەڵام ئێرە ئەتوانێت ئێسێمە لە ڕەمەزانان ئەکسەری قراءەتەکانمان بۆ ئەوەی کەوا بیسەرەکانیش یان نوێژخوێنەکانیش مەلەل نێنن مەحاولە ئەکەین تەرتیل بخوێنین یا مەسەلەن وا بێکەوە کات نەبا زۆر کات نەبا چونکە خەڵکەکان هیلاکن و ماندوون و تۆش ئەبێ وا بکەیتەوە مڕعاتی هەر هەموو نوێژخوانەکان بکەیت بۆ لێرە کەمترینی بە قراءاتی عێراقی خوێنین ئێمە ئەتوانین تەقلیدی ئەوان بکەین بە مەسری نایخوێنین نه لە مەسری کاتی ئەوێ زۆری ئەوێ یەک ئاەتی ڕەنگە 5 دقەی بیە جاری وا نەفەسی 5 پێویستە 4 دقەی پێویستە جوان نەریتێکی جوان هەیە لە زۆربەی هەرە زۆری مزگەوتەکانی ئەم وڵاتە بە تایبەت لە شاری کەرکووک ئەم نەریتە هەرماوە ئەوش قورئان خوێندنی دووشەمان و پێنجشەمان و ڕۆژانی جومعەیە بە تایبەت پێش وتاری جومعە بۆ ماوەی 20 دقەتانی و سعات مامۆسایەکی ئاینی چ جای ڕوو بکاتە خەڵکەکە لە مەحفەلەکە یاخود ڕوو بکاتە قیبلە ئەبێ ئینسان مەسەلەن دڵی خۆش بێ بە مزگەوت و ئەی لە ناو مزگەوتەوە قورئان نەخوێنێ و ئەی سەڵەوات نەخوێنێ و ئەی ئەزانی چۆنە هەنی ئینسانەکان چییە ینی خۆشی ئەوەیە کە مەسەلەن بە گوێی خەڵکیا بدەی قورئان من وڵاتی مسلمانین کاکە لە دەرەوە با خەڵک گوێی لە قورئان بێ گوێ بە تایبەتی ئێستا خەڵکێکەوە دەنگی قورئان دیە چییە کاتێککە سەیری تەقویمەکەیە کە یا تەماشای سەعاتەکەی کە سەیرەکە بەیانی جومعەیە خەڵک لە غەفڵەتایە ئاگا یعنی وا مەشغوڵ بووە یعنی دنیاوە غافڵی کردووە باوشی داوە لە دنیا ئاگای لێ مەگەر بە قورئان خوێندنەکانی شەوانی جومعە بزانێ بەیانی جومعە جار و بارەیە هەمووی ناڵێم نا بەڵام زۆری ئاوایە کاکەگیان ئەمەش مەراسیمێکە لە ناو وڵاتی ئێمەیا و لە مسلمانانە کەوا شتێکی خۆشە و پیرۆزە ئەم قورئانی کەوا ئەی خوێنین زۆر شتێکی خۆشە خی گەورە لێ ڕازی بێ پێم خۆشە تۆزێکی تر قورئانمان بۆ بخوێنی ئینشاءڵڵا دڵەکانمان ئاو بدەی بە قورئان خوێندن چونکە سەدای زێڕین لای سەوت خۆشەکان و لای قاریئی قورئانەکان و لای ئەو کەسانەیە کە هەمیشە ئاشنایەتیان لەگەڵ قورئانە هەیە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن الذين سبقت لهم منا الحسنى أولئك عنها مبعدون لا يسمعون حسيسها وهم فيما اشتهت أنفسهم خالدون لا يحزنهم الفزع الأكبر وتتلقاهم الملائكة هذا يومكم الذي كنتم توعدون يوم نطوي السماء كطي السجل للكتب كما بدأنا أول خلق نعيده وعدا علينا إنا كنا فاعلين
ولقد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون إن في هذا لبلاغا لقوم عابدين وما أرسلناك إلا رحمة للعالمين صدق الله العظيم. يا أخوة بخير بيتو خوي جورب هداشت بداته إن شاء الله. دیقەتم دا ئەم مەقامە کە خوێندت مەقامێک بوو مەیال بوو بەلای شتی کوردی ولا كردستان وانە بله چی بوو ئەم مەقام هەماوێن ئەمە هەمایۆنە بله هەماوێن هەماوێن باشە ئەم مەقامە فەرعە ئەسڵە چییە مامۆستا هەماوێن مەقامێکی مەشهورە یعنی لە کوردستانە بەڵێ ئیتر لەناو ئەوەیشەوە مەسەڵەن مەقامی تر دەرئەچێ مەقام لە ئەخیرا گۆڕیت بەڵێ کردت بە جازکارەوە وابزان وحجاز نا چوو مەیال چوو شتێکی فارسی بوو هەستم کرد بەرەو فارسی چوو باشە مامۆستا لە قورئان خوێندنە قاری جاری وهەیە تااقەتی ئەچێ ناتوانێ هەر بەرز بڕوە ئەی بێکم دائەگرێ قرار و جواب ئەو قەرارە چییە؟ ئەو قرارە ئەبێ لە مەقابیلی ئەو جوابەیە نێشازی نەکەی مەسەلەن ئێستا تۆ ئەمە قرارێکی هەبوو لە مستەوای ئەو بەرزیەی کەواوتم سا لەوە نزمتر بێ قرارەکەی ڕەنگە نەتوانم بڵێم ڕەنگە حجارەت تەشکیلکە واتە ئەم قرار و جوابە تەواوکەریە کرد طبعاً تەواوکەریە بێگومان باش مامۆستا ئێوە لە بواری قورئان خوێندنە دەستێکی باڵاتان هەبووە هەمیشە لە تێکڕای زۆربەی هەرە زۆری ئەم مزگەوتانەی ئەم شارە قورئانتان خوێندووە بەڵێ و لەگەڵ کۆمەڵە قاری قورئانتان خوێندووە بێگومان لەو قاریانەی کە لە شاری کەرکووکن و هەست ئەەکەی کە فعلەن قاریئی باشن توانیوانە جێ دەستیان دیار بێ چێن بۆ نمونە زۆرن وەڵا ئێستا بازێکیان خوا عەفویان کە بازێکیان مردووە بەڵام ئەو قاریانەی کەوا یعنی لە هاو پیشە و هاوسەنف و ڕەفیق و دۆستی ئێمن لێرە ئەو قورئان خوێنانی لە شاری کەرکووک یەکێ لەوانە باوڵێن خوا لێ خۆشم مامۆستا مەلا جەوهەر ئەمە بەهرەمەندێکی گەورەی هەبوو لە ئیدای قورئان خوێندنە جگە لەو چی ترمان وەڵا قورئان خوێنی تر با بڵێن ینی بە نمونەوانەی کە لە ژیانە ماون مامۆستا کامیل مامۆستا کامیل بەڵام تەمان ئێستا ئەو تەمەنێکی زۆر بە تەمەنیە بەڵام تا لە تەمەنێکایە قووەتی گەنجێتی نیە بتەوێ يعني لقنجتيا يعني او كاتاني كباصه كم ما شاء الله ابداعيه كرد اما او محمد اسماعيل اما مشهوره سري زور لمقام درجو زيدك بزور محمد اسماعيل بالانشي ما وصل نجات ما وصل نجات اي شربيه تعقد بو دنجي وكو قنجتي نماوه باش او لما مصطرف انا كان ويسم بيلي بوكاري دنتيك شون شي ما وصل محمد مثلا ما اندوبوني زور يعني خندني زور يعني تقصد دنج نسانن ئەیتر ماندووە طبعا یەکێ لەوانە ئەوەیە کە زۆر بەکاری بێنی تەشبیان نەبێ وەکو بەگرێکی سیارە تورشی خراپە بۆ حینجەرە ئیشەکە قوڕگنەیە حینجەرەیە خوارەوەیە ئەوە ئێرە بگرە حینجەرە بزان لە قوڕکتەوە ناتوانی یعنی حەلاوە و خۆشی و لەزەتی دەنگ دەرهێنی تورشی و تفتی و تا بڵێم ئەمانە خراپ لای خۆمان کاریەکان مەشهورە چاوی خواردن و بەس شیرینی خواردن هەر بەدەر لەوەیش ئێستا لای خۆمان تفتی تو نییە لای لە هەرێمی کوردستان بە تفتی ئەڵەن تو نی بەبەستی مامۆستا تو نییە داوای لێ بردنەکەم بە زمانی هەولێر و سلێمانی نایلێم بە زمانی کەرکووکی و گەرمیانی ئەیلێم بە قوربان لەش ساغ اینجا مامۆستا لە چەند مزگەوتە قورئانت خوێندووە جەنابتە قورئانم خوێندووە و پێشنێژیم کردووە بۆ 6 ساڵ لە مزگەوت لە سەرەتاوە ئەو مزگەوتانە بازێکی هەن نەماوە ئێستا ڕووخاوە لە زمانی ڕژێمی پێشوە تەخت کرا لەگەڕێکی جنگلاوە مزگەوتە نەماوە با بڵێن مزگەوتی سەرکارێز کە ئیمام خەتیبەکەی مامۆستا مەلا حەسەن ئێستاش ماوە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆی لە پاشان لە مزگەوتی ڕەشیداوە کە متولي مزقوتك ابن مالي حنطاوية إسا مشيدي رابري طريقتي حنطاوي شيخ فؤاد داس وشيان لي أكم ليروا 6 ساڵ ابو ما بخو بخشي
لپاشان 2 ساڵ لە مزگەوتی عومەری کوری خەتاب بوومە ئەلەوێ ئەو کاتە مامۆستا مەلا طەیب جەباری لێ بۆ دەستخۆشیم بۆی هەیە ئەلەوێ ڕەمەزانانش من پێشنێژێکم بۆیان کردووە لە پاشان لەبیرم چەند ساڵێک لە مزگەوتی ڕزگاری ئێستا جنابی مامۆستا خەلیفە محەممەدی پێڵێن ئەویش دەستخۆشیم بۆی هەیە کە ئەو ساڵانەی کە لەوێ بووین لەوێ پێشنێژیمان بۆیانە کرد ئەمە ناو شار ئەمە ناو شاری کەرگۆمی بەخۆ بەخشی بەڵام پێشی ئەوە 6 ساڵ لە مزگەوتی ئەمین بووم متەوەلی مزگەوتەکە ئێستا فەوتی کردووە خوا عافیکە سەید عەلی شێخانی بچینە دەرەوەی شار بەڵێ بچینە لادێکان بەڵێ لادێنە چکە من لە لادێکانە هیچ توانیتە مەسەلەن قورئان پێشنوێژی سەردانیکردنی مزگەوتەکان لە بەغدا بوومە لە کاتی عسکەریە کاتێک کە چۆم لەوێ عسکەریشت کردووە بەڵێ 2 ساڵ عسکەریم کردووە عسکەریە تەمرین نوشتیان پێکردیان قورئانیان پێکردیان ناوڵی باش بوو وەڵا هەندێک مادومیانە کرد بەڵام لەوە بەدوا قورئانەکە مەخوێنی ملکەتی قورئانەکە ئەبوون ئیتر یعنی بڵێن تەدریبەکە زۆر مادووبوونی وانە بوو بەو شەشتەیە ئەگە بچمە ناو تەفاسیل عسکەریەوە ڕۆژێکتەوە نابێ بە بەرنامەکەکە لە ڕووی لاشەیی و لاواز دەکەن خلاص بووم بەخەوەندە تەمرین وەڵا لە تەدریبە من خۆم ئەو کاتە 45 کیلۆ بووم ئێستا 70 کیلۆ 78 کیلۆ سپاس دەکەم ئەو کاتە 45 کیلۆ بووم ئەیانوت ڕاکە بەسیە هەتەگە نەفەسە بووی ماندووە بووی ئەی چۆن بەڵام لێ مزگەوتێکە بوو لە حی سەبع نیسان لە گەڕێکی لە بەلەدیات لە بەغدا ئیمام و خەتیبەکەی شێخ ثامری ناو بوو وتیان شەهیدیان کردووە نازانم تر شەهید کراوەیان نا لە ظروفی تایبەتی بەغدایە کە ڕوویدا ئەلەوێ کە لەوێ بووم لە ماڵی میمزایەکەم خوارزای باوکما بڵین هەرچووم لەوێ خۆمم پێی ناسان و یەک دوو نوێژم بۆیان کردێت نەهێشت بێمە دواوە وتی من مەمومم تۆ ئیمامی دەبێ ئیتر هەر تۆ هاتی من ڕاستن ئینسیحابەکەم باوکی مامۆستاکە بانگیەدا و مەراسیمەکانی خوێنی و ئەورادەکانی خوێنی ئیتر هەر ڕۆژێ ئەگەر منی ببینێ بە کە چووم ئیفتارم لە ماڵی ئەو خوارزایی باوکمە کردەوە کە چووم بۆ مزگەوت یەکسەر منی ببینی با ئیتر بزرە بوو دوای پرسیاری مەکرد باوکی ئەیود لە خوای گەرەکە کە تۆ هاتی ئیتر تەسلیمی خوا و ئیدای مزگەوتەکە بە تۆکە ئیتر من نوێژەکەم بۆیانە کرد تەبعا ئەو کاتە 8 ركعات نبوو 20 ركعات وێستا وای لە هاتووە بەهەرحاڵ من ناچنە ناو تەفاسیلی فتوا و 8 ركعات و 20 ركعات و مەقسەدم ئەو کاتە 20 ركعاتەکەم بۆیانە کرد ئەوە لە بەغدا لە شوێنانی تریشا مەسەلەن ئەگەر بچمە هەرکوێ بێگومان مەسەلەن ئەگەر سەردانی ئەو گوندەی خۆتت کردووە کە باست کرد گوندی جەباری گوندەکانی جەباری ئێمە لە کارەساتی ئەنفالە کە 33 گوندە و هەموو ساداتی جەبارین ساداتی حوسەینی موسەوین هەموو گوندەکان تەخت کرا بەڵام گوندەکەی ئێمە مالەسەف ئێستا تەنها 2 ماڵ یا 3 ماڵ یا 4 ماڵی تایە و مزگەوتی تا بنیاد نەناوچووی دوورە لە جادەوە مزگەوتێکی قنجۆلانەمانەوە و کاتی کە باسەکە من دەسم نەکردەوە بە قورئان خوێندن کاچووم لە مزگەوتەکە لەوێ مامۆستایەکی لێ بوو ئێستا ئەنفال کراوە بەڵێ ئامین ئینشاءڵڵا مامۆستا غازی ناو بوو مامۆستا غازی ئەو کاتە یادی بەخێر بێ خوا عافیکە بەڵێ مامۆستا محەممەد ئێمە ینی بەداخ و پەژارەوە بەرەو کۆتایی بەرنامەکە هاچین کاتمان کەم بەدەستەوە ماوە سەدای زێڕین بەرنمەیەکە تایبەتە بە بواری قورئان خوێندن و ئەو مامۆستا بەڕێزانە بەسەرکاتەوە کە تایبەتمەندیان هەیە هەم لە لای خوای پەروەردگار و ئینشاءالله کە گومانی باشە بین و هەم لە لای خەڵکیش چونکە لە بواری قورئان خوێندنە خۆیان سەرقاڵ کردووە چیت هەیە بۆ بینەرانی خۆشەویست پێشەوەی کۆتایی بە ئەڵلقەی ئەمڕۆ بێنین چونکە بە کۆمەڵی ئاەتی قورئانی پیرۆز کۆتایی پێهێنین پێشەوەی کە قورئانەکە بخوێنیت پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم خيركم من تعلم القرآن وعلمه ئەمە حەدیثێکی مەشهورە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە وا پاداشتی عەبدەکانی داتەوە لا أقول ألف لام ميم حرف بل أقول ألف حرف لام حرف ميم حرف حرفی بچەند بخوا پاداشتی داتەوە بەدا ئەمە بۆ کەسێک کە ئەیرێ ئەوەی قورئان خوێن نەبێ با دەستی قورئان خوێنێ بگرێ باش با دەستی قورئان خوێنێ بگرێ ئەوەنەی ساڵە ئێستا من ئێمە قینا بۆ خوا ئەیکەین قیناکە بۆ خوا ئەیکەین بەڵام ئەوەنەی ئێمە لە خزمەتی قورئانین کەسێ فکری کردەوە چۆن فێری قورئان خوێندن بووین ئەی چۆن فێری ئەم ئاوازانە بووین بە ئێستایشەوە ئێمە هەوڵەدەین بۆ ئەوی فێر بین بۆ قورئان خوێندن وا گاڵتەیە 200 نەفەر دائنیشیە لە ضمنیان ڕەنگە 15 نەفەری عالم بێ وەرە ئیدای قورئان کە لە بەردەمیانە قورئان بخوێنە وەرە دەرمەچۆ ئاوت مەکە هەڵەم مەکە هەڵەی حرفی لە مەقامە
غەڵەت مەکە لە لەحنی تەجویددا جەلی و ڕام خەفی و مەکە. کۆمەڵێک وا شتێکی ئاسانە، وا شتێکی ئاسانە فێری قورئان خوێندن بی، وا شتێکی گاڵتە نییە. با هیچ نەبێ ئەگەر خۆی قاری قورئان نییە یا هەوڵ بدام لە ماڵەوە کەسێکی خۆی بکا بە قورئان یا دەستی قورئان خوێنێ بگرێ تەشجیعی بکات ئەگەر بە تەسبیحی بێ بە بۆنێ بێ قەسەم بەذات و صیفەتی خوای گەورە لە ڕۆژی قیامەتە یەک بەدە و یەک بە حوسەتەکە پاداشتی ئەداتەوە با دەستی قورئان خوێنان بگرێن. بەس لە ئاخیرەوە ئەمەوێ داوای لێبردن لەو قاری قورئانانە بکەم کەوا لە شاری کەرکووک و ناوێنم نەهێنا داوای لێبردنیان لێکم لەبەرەوە کاتەکەمان محدودە و چوتە ناو تەفاسیلی پرسیاری ترەوە ئەو چوو قورئان خوێنی برادرم زۆرە لە قاری قورئان لە عەرەب و لە تورکمان و من ناوی ئەوانەم نەوت بۆی ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو قاریئەکان هەیە لە کەرکووک و لە هەموو کوردستان. لەش ساق بێ بە دوو ئاەتیان سێ ئاەت چکە کاتەکەمان زۆر سەرچاوی إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين صدق الله العظيم. خۆی گەورە پاداشت بداتەوە ئینشاءالله. بینەرانی ئازیز و بیسەرانی خۆشەویست لێرەدا دێنە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی سەدای زێڕین. خۆشەویستان و بەڕێزان تا ئەڵقەیەکی تری بەرنامەکەتان بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.